پیشمرگه ایکش سمبلت گریدایپ میجویا بزاوا رزگاری خازا کردی و هر جارا بحثی و بزاوت ایتکرن پیشمرگه دیارترین فاکتره. جکومارا مهاباده پاشی شورش ایلول و گلانه و تا سرهلدانه. نوکجی رولوی د پاراستنا قواره هریما کردستان دا. پیشمرگه جقوناغا پارتیزانیه و شر براوانیه و خو پاراستنش نمانه و خو گنجاندن ادگل کودان جدا جدا بری سرهلدانه. بو قوناغا اکادیمی کرنه و ورگرتنا شیوه لشکرک تایبت الاکادیمی و کلیج تایبت یت لشکریه پشتی سرهلدانه. پاشی بو اکم جار پیشمرگه مل بمل ادگل هیزت امریکی بجدار بود پروسه سازگاری کرنا عراق دا سال 2003 اوجید بیتا ور چرخانک دمیجیا پیشمرگه دا. ادشاره پاراستنا قواره هریما کردستان دا پیشمرگه سنگره که آسنین بو برانبر گف تیروریستی و پاشی داعش و اکم جار داعش توشی شکست نبوی سردست پیشمرگه بو. و هیزت هف پیمانیا ناف دولتی پیتک تایبت پیشمرگه شر خدا دگل داعشه. و رول پیشمرگه شر داعش دا بو اگر پیشمرگه فشت فرهنگا لشکری ناف دولتی دا و بو ناوک ناسیار سر آست ناف دولتی. نوکجی قواره هریما کردستانه پیش گرمه رول پیشمرگه بو پاراستناوی اش هر گفکا درکی و نافخویی. میوانت مید و خلکه لسروی ناکو کیا کانه و کده بحث رول پیشمرگه کند پاراستنا قواره هریما کردستانه دا میوان داریا هر دو بریزان. فریق جبار یاور امیندار گشتی وزارت پیشمرگه بره، فریق جمال امین کی سروک ارکان پیشمرگه بره. نوکجی دابینر پانورامای که بین سر پیشمرگه پاشی بین بابت خو. پانورامای پیشمرگه لکوماری کردستان لمهاباتوا وشی پیشمرگه بو نازناوی فرمی اورولا بجرگو خونویستانی مرجان پیشخویان دخن. ئەگەرچی لە شۆڕشەکانی پێشووتری کوردستاندا هێزی چەکدار و جەنگاوەر هەمیشە لە گۆڕەپانی خەباتدا بووە. بەڵام لە سەردەمی کۆماری مەهاباددا ئەموشەیە بوو بە کاڵای بەقەت باڵا و ناسناوێکی بەهاداری شۆڕەجێڕی کوردستان. لە شۆڕشی ئەیلولی مەزندا کە یەکێک بۆ لە گەورەترین شۆڕشەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست پێشمەرگە وەکو هێزێکی ڕێخەر و خاوەن عەقیدەی شۆڕەجێڕی دەرکەوت و توانی سەدان داستانی پڕ لە قارەمانێتی تۆمار بکەن و سەرنجام دەستکەوتەکەشی ڕێکەوتن نامەی 11 ئازاری 1970 بوو. دواتر ساڵی 1974 حکوومەتی عێراق لە ڕێکەوتنی 11 ئازار پاشەکەس بووە و پەنای بردە بەر هەڵگیرسانی شەڕ. ئەم جارەش پێشمەرگە بۆ ماوەی زیاتر لە ساڵێک بەرەنگاری هێزی عێراقی بووەوە و نزیکی کردەوە لە لێواری شکست. پێشمەرگە حکوومەتی عێراقی ناچار کرد پەنا بۆ گەلە کۆمەی هەرێمایەتی ببات و بە دەستبەرداربوون لە بەشێک لە سەروەری خاکی خۆی خەنجەری ژەهراوی لە پێشمەرگە و شۆڕشی کوردیدا. دوای جەنگی عێراق و ئێران ساڵی 1970 بارودۆخێکی سەخت و تراژیدی بەرۆکی کوردستانی گرت و کارەساتی ئەنفال و هەڵەبجە ڕوویدا. بوو بە نسکۆیەکی بێدەنگ و لەم ڕۆژگارە تاریکەشدا پێشمەرگە لە دامێنی چیاکاندا بەردەوامیان بە شۆڕش و خۆنەچەماندندا. جاریشتر بە ورەیەکی پۆڵاین و هەستێکی بەرزینەتەوەیی پێشمەرگە چەندین داستانی تۆمار کرد وەک داستانی خواکورک. ئەمە ژوای کرد بە دوژمنانی بڵێت پێشمەرگە هەردەمێنێت بۆ بەرگری لە خاک و نیشتیمان. بەخێر هاتن مامۆستایت بەڕێز جارەکاتی بۆ بەردنامێمە پرسیاری خۆی ئاراستەی مامۆستا فەریق جەبار یاوەر دەکەین. مامۆستا لە خوێندنی مێژووی پێشمەرگە دیار دەبێت پێشمەرگە فاکتەری سەرەکی شۆڕەشەکانی کوردیە. ئێمە باسی مێژوو دەکەین پێش سەرهەلدان. جنابت چۆن وەک ئەکادیمیەکی لەشکریاتی لەباری پێشمەرگە و لە وەزارەتی پێشمەرگەدا چۆن ڕۆلی پێشمەرگە لە پێش ئێستا لە کاتی شۆڕەشەکان تەماشا دەکەی؟ بەڵێ سپاسی بەڕێزانەکەین تەعاان بۆ ئەم بەرنامەیە کە بەیەکەوە لەگەڵ جەنابی فەریق جەمال برایە عەزیزم کە بەیەکەوە چەندەها ساڵ زیاتر لە 13 ساڵە ئێمە لە وەزارەتی پێشمەرگە کارمان کردووە وەکو بەرنامەکەتان کە عنوانێکی هەیە بڵێن بە دوور لە ناکۆکی ئێمەش بەیەکەوە ئیشمان کردووەکو برا دوور لە هیچ ناکۆکیەک لەوێ. طبعاً من جگە لەوەی کە وەکو شارەزایەکی بواری سەربازی یعنی پێشمەرگەیی
من بەشداربوویەکی شۆڕشی نوێی وەکو ئەندامێکی یەکەتی نیشتیمانی بووم لە دوای 76 لە ساڵی 80 لە شاخ بوومە، ینی لە بواری پێشمەرگەیی بەشدار بوومە. لەبەرەوەی ئەتوانین بڵین جیاوازیەک هەیە لە نێوانی ئەو قۆناغەی پێش ساڵی 91 لەگەڵ دوای ساڵ و 91 لە زۆر ڕۆوە، لە ڕووی پێکهاتەی پێشمەرگەییەوە، لە ڕووی ئەرکی پێشمەرگەییەوە، لە ڕووی ئامانجی پێشمەرگەییەوە، لەوانە جیاوازیەکی هەبوو لەگەڵ بڵێن دوای 91. طبعاً شۆڕشەکان هەموو شۆڕشەکانی کوردستان بەگشتی و کورد بەگشتی لە مێژوودا یەکێک لە ئامانجە سەرەکیەکانیان ئەوە بووە کە بڵێن ئامانجی ڕزگار بوون، ئامانجی ڕووخاندنی ئەو ڕژێمانەی کە زوڵمکەرم بوون کە مافی کوردیان پێشێل کردبوو. بە تایبەتی ئێستا ئەگەر ئێمە نزیکترین شۆڕش کە بڵێن سیر بکەین کە ئەکا دوای وەکو ئێستا کە باسی ئەو راپۆرتە باسکرا بڵێن دوای 76 کە یەکێتی پێڵێ شۆڕشی نوێ و برایانی پارتی پێڵێن شۆڕشی گوڵان، ینی ناونراوە ئەوەیە. ئامانجی هەردوو لایەنی سەرەکی کە هێزی پێشمەرگەیان هەبوو ئەوەیە کە ڕووخاندنی ڕژێمی دیکتاتۆری سەدام حوسێن بوو و هێنانەکایەوەی ئازادی بووە بۆ خەڵک، بۆ هەموو خەڵکی کوردستان. ئەمە ئامانجی سەرەکییان بووە. طبعاً شێوازی پێشمەرگایەتیش جیاواز بووە، وەکو باسمان کرد. شێوازەکەی جاران شێوازی شەڕی پارتیزانی بووە، یعنی پێشمەرگە جێگیر نەبووە. ڕەنگە لە هەندی حاڵەتە هەندی بارەگای هەبووە لە هەندێک ناوچەی ئازادکراو، بەڵام پێشمەرگە گەڕۆک بووە. شێوازی شەڕکردنی لەگەڵ دوژمنە زیاتر شەڕی پارتیزانی بووە لە هەندی حاڵەت، بەڵێ شەڕی بەرگری گەورەی کردووە لە هەندی شۆنە، بە تایبەتی لە ساڵەکانی پێش ئەنفال، بە تایبەتی چونکە بارەگای سەرەکی دروست کراوە. جگە لەوەش لەو کاتەدا توانای هێزی پێشمەرگەی کوردستان لە ڕووی چەک و تەقەمەنی و جبەخانە و ئەوانەوە جیاوازیەکی زۆر هەبوو لەگەڵ ئەوەی کە لە ئێستادا هەیە لە دوای ساڵەکانی 91. یعنی ئەتوانیم بڵێم ئەو قۆناغەی پێشتر قۆناغێکی تایبەت بوو، ئەو قۆناغی تایبەتەیە کە بەهێزی زۆر کەم بە چەکێکی زۆر کەم ئەو کاتە و چەکێکی سووک تۆ دژایەتی دەوڵەتێکی گەورەی خاوەن هێزێکی چەکدارێکی یەکجار زۆر گەورە هەبوو. جگە لەوەش کە بە ئەو دەوڵەتە بە جۆرەها فڕۆکەی جەنگی و تانک و تەنانەت گەیشتە ئەو ڕادەیە کە چەکی کیمیاویش بەکار بێنێ بەرامبەر هێزی پێشمەرگە. یەک جیاوازیەکی تر زۆر هەبوو لەگەڵ نێوانی ئەو کاتەوە ئێستا. کاتی خۆی لە شۆڕشدا پێشمەرگە بە ئارزومەندانە دەهات ئەبووە پێشمەرگە، گوێی نەئەدا کە سوکاری ئەگیرا، ئەخرانە سژنەوە، ئەگیران نەفی ئەکران بۆ جنوب. یعنی بیر و باوەڕێکی زۆر گەورەی بە پێشمەرگایەتی هەبووە کە پەیوەست بوو بە بیر و باوەڕی سیاسی. دووەم کەس موچەی نەبووە، کەس بە دوای موچەی نەگەڕاوە. ینی چەندەها ساڵ کە ئێمە لە شاخ بووین پێشمەرگە بووین، نانمان لە گوندەکان و لە خەڵکی دەتوانی بڵێن گیانی فیداکاری ئەو کاتە بەهێزتر بوو لە ئێستا مەتەلەن لەو قۆناغە؟ ناڵێم، یعنی مەسەلەکە ژیانی ئەو کاتە ژیانەکە سادە بووە بەنسبەت ئەو خەڵکێکە لەوێ. مەسەلەن ئێمە پێویستیمان بەوە نەبووە بڕۆین شت بکڕین، چونکە خەڵکی لادیەکان بە حەقیقەت پەناگەی ئێمە بوونە. جێی نان خواردنمان لە ماڵەکانی لادیەکان بوو کە لە کوردستان بووە کە ڕۆڵێکی گەورەیانە بۆ لە پشتیوانیکردنی هێزەکانی پێشمەرگە. جێخەوتنمان مزگەوت بووە ئەو کاتەی بە تایبەتی ئەگەر کە ماڵ و منداڵمان تەعەن زۆربەی پێشمەرگە سەڵت بوو، زۆر بە کەمی پێشمەرگە خێزاندار بووە لەو کاتێک کە لە شاخ بووە. یان ئەتوانین بە پەنجەی دەست ئەژمێرێ ئەوانەی کە لەبەرەوە پێویستیەکی بە پارە نەبووە، پێویستێکی بە هیچ ئەوەی کە جلوبەرگ بۆ لە کە سوکاری بۆ هاتووە یان لە یارمەتی برادەرەکانی بۆ هاتووە. ئێستا لە جیاتی هەموو حزبێکی سیاسی هێزێکی چەکداریە بۆ ئێستا وەزارەتێکی پێشمەرگایە لە ضمنی حکوومەتی کارێمی کوردستان. یعنی هێزەکان کۆکرانەتەوە بۆ یعنی پێکهاتەکەی گۆڕاوە لە پێکهاتەی حزبیەوە زیاتر بۆ پێکهاتەیەکی حکومیە کە جاران ئێمە دەمانویست حکوومەتێک بڕوخێنین، ئێمە ئێستا حکوومەتێک دەپارێزی. یعنی کیانێکی
کوردی کە کیانێکی هەرێمی کوردستانە ئێمە ئەپارێزین. پێشتر کە چەک و تەقەمەنیمان کەمتر بووە، ئێستا چەک و تەقەمەنی هێزی پێشمەرگە چەکی پێشکەوتووی هەبووە بە هەموو شێوازەکان، بە چەکی سووک و بە چەکی قورس. پێشتر پێشمەرگە کەس ناوی نەدەهێنا، ئێستا پێشمەرگە بۆتە سومبولێک، وەکو باست کرد جەنابەت، سومبولێکی جیهانی، بە تایبەتی دوای ئەوەی کە بۆ یەکێک لە هەرە هێزە سەرکەوتوەکان بۆ شەڕ دژی داعش و بۆ هاوپەیمانێتیکی نێودەوڵەتی کە لە 7 وڵات پێکهات بۆ شەڕ دژی داعش. طبعا ئەمە پێشمەرگەی ناسان بە هەموو جیهانە کە ئێستا لە جیهاندا هیچ کەس نییە پێشمەرگە نەناسی، یعنی ئێستا پێشمەرگە بۆ جەنگاوەرێکی ناسرا. پێشتر پێشمەرگە لای حکوومەتی عێراق، بە تایبەتی لای حکوومەتی سەدامی فاشست، بە کەسێکی تێکدەر ئەناسرا، یعنی زۆر جار بە عەرەبی پیان دەگوت مخەڕب. بەڵام ئێستا پێشمەرگە یاسای خۆی هەیە لە حکوومەت گەرێمی کوردستان، ئێستا 3 یاسای هەیە، یاسای وەزارەتی پێشمەرگە هەیە، یاسای خزمەتی پێشمەرگە، 4 یاسای هەیە. جگە لەوەی لە زمانی دستوری دەوڵەتی فیدرالی عێراق دانرناوە بە بوونی هێزی پێشمەرگە وەکو هێزێکی ڕسمی لە پاڵ هێزی پۆلیس و ئاسایش، یعنی بە شێوازێکی یاسایی، نەوەکو بەس لە حکوومەتی هەرێم، بەڵکو لە حکوومەتی فیدرال لە عێراقدا و لە زمانی دستوری دەوڵەتی فیدرالی عێراق کە هێزێکی یاسایە. ئەمە جیاوازەکان هەیە لە نێوان هەردوو حاڵەت. سەیدا فەریق جەمال ئێمینکی، ئەگەر پرسیارێکی بکەین سەرهێلدان هێلا جیاوازی بوت ناوبەینە هەردوو قۆناغادا، قۆناغا پارتیزانیە و قۆناغا شۆڕەشێ و قۆناغا نوکەک ئەمە پشی سەردان دەست پێکردی. ئەمشێن بێژی سەرهێلدانێ بدانین هێلا جیاوازیت ناوبەینە هەردوو قۆناغادا؟ بله طبعا سرهلدانا پیروز و پیش سرهلدانا پیروز هزن پشمرگی وکو تکتیک و پلان کا پارتیزانی یا گنجای بوبوی سردمی کو دژی رژیمت یک دفعه که کارتینان بلام پشتی رزگار کردن کردستان و پشتی سرهلدانا پیروز کو همی شارشکت کردستانی هاتین رزگار کردن سردست هزن پشمرگی و هل بجاردنیت کردستانی هاتین کردن و پارلمان و حکومت هاتی نادانان طبعا وی سردمی دا وزارت اکات تشکیل کردن نازمین وزارت حکومت هریما کردستان کل وی سردمی ناوی وزارت کاروبارت پشمرگی بو اف وزارت سرپرشت همی هزن لشکریت کرد همی پارێزگا هر سلیمانی و حتی کو هبلیر و دهوکی و چند قیادت منطقه هات نادانان و چند لشکر و چند لیوا هات تشکیل کردن افهمی لیوا اف لشکر همی جر سرپرشتی وزارت پشمرگی حکومت هریما کردستانی من. طبعا جوازی و کل بجن پیش سرهلدانه و دوای سرهلدانه که جباری گرای نقطه بحث کردن، چند نقطه که دیم ده اشارت دینه کلی سردمی شهر پارتیزانی و بلام پشتی سالان و تو دوی دامزران وزارت پشمرگی سردمی چندین افسر و شرازایت کرد که نافذ لشکر عراق دابون هاتن التحاق شورش کردن نافذ لشکر یعنی استفاده هات کردنش خبرات استفادهش خبرات تو هات کردن که تجربه پارتیزانی و سربورا سرکفتیانا و سردمی پیش سرهلدانه تزت پشمرگی و تکل کردن و سربور وس وان پلانت وی سردمی گل تکل کردن زانست لشکری همشین لشکری که حتی حد که باش نظامی و سرکفتیانه انجام دین که دو اكو بيجن هيكل يان دو تعبيه هاد نتيكل كرن يا بارتيزاني ويا زانست لشكري شان پشمرگی که خوراگر و پشمرگی که حتی حد که باش مراکز تدریبی هاتنا تشکیل کنو دانان افهزم پشمرگی همین و مراکز تدریبی هاتنا مشغول راهنان کرن که شان پشمرگی که رکوپیک تشکیل کار رکوپیک هیکل که تنظیمی رکوپیک بو لشکری بیت دانان حتی ابروکش روز بروجه برای پیشکفتن و برای باشتری چین و حتی بروکش که لشکری ما که گشت حد که زور باش ل نظامی بونه و شلای تعبیه و شلای اراده و شلای همی لای کی و کو معنویات و کو برابانی کنه شهر قواره هرما کردستان روز بروج اراده وی پیشمرگی ازرت دهت و روز بروجش دبیر هر لشکری که دنیا یا با تو بردمامی بده رای خصناوی لشکری بردمامی بده مشغول هنا وی پیشمرگی به هر حالتی که طارق و بیت پیش کو بشین برابانیش قواره هرما کردستان بکن برابانیش دستکفت هرما کردستان بکن بله پیش سرهلدانه و سرهلدانه استفاده که زور باشه تا که نشوان افسر و شرازای تاتین و نف لشکری داو
شیان افری کمشین بجینم خدانه دو اکادمیات سربازین الهرما کردستان الزاخو القراشوران هروسا چندین بینگو فرگهت مشقین الهرما کردستان و بردام هزین پشمرگی برف نظامی بونت چند نافوان مرکز. بله. ما فريق جبار يور للان براكتيكية و اواني كلا باري عسكرياتي ان لشكرياتي لهرمي كردستان كارتان كرت للان براكتيكية و ايوا توشي هیچ آستانک نبون که پشمرگیک پیش استا لباری پارتیزانی و لباری اجرا کردن و هجوم و یعنی قناغی که دریجی بردیان بگاز نوا بو لشکری که نظامی بلین یان لشکری که سیستمی براوانی یان ایش بکد بو پاراستینی قواره که نوی درست بوی. بله بێگومان طبعا تۆ کە لە قۆناغێک ئەگوێزیتەوە بۆ قۆناغێکی تر جیاوازیەک هەیە لە نێوانی هەردوو قۆناغەکان بە تایبەتی لە پێکاتەی هێزەکە و شێوازی ڕێخستنی ئەو هێزە وەکو باسم کرد مەسەلەن تۆ پێشتر هێزی پێشمەرگەی کوردستان کە لە کاتی شۆڕژدا بوو هیچ کەس پێویستی بەوە نەبوو کە بڵێ تۆ دیتە دەرەوە بی بە پێشمەرگە تۆ خوێنەواری یان نەخوێنەواری یان شەهادەت هەیە یان شەهادەت نییە یان چوویتە ئەکادمیەکی سەربازی یان نەچوویتە ئەکادمیەکی سەربازی چونکە لە پێشدا زیاتر پشت ئەبەسرا بە تەجروبە یعنی بڵێن ئەو تەجروبەی کە لە پێشمەرگایەتی فێرە بوو مەسەلەن فەرماندەکان پشت نەئەبەسرا بە شەهادەیەکی ئەکادمی ئەمجا ببێتە فەرماندەیەک لەوە هێزە بەڵکو پشت ئەبەسرا بە یەکەم ئەزمموی ئەو کەسەی و ماوەی لەناو خزمەتی لەناو هێزی پێشمەرگەی کوردستان و ئازایەتی ئەو کەسە یعنی توانای بۆ فەرماندەییکردنی یەکەیەک چونکە یەکەکانی جیاوازیان نەبوو طبعا لە سەردەمی شاغدا جۆرەها ناو هەبوو بۆ تەشکیلات هەموو حیزبێکی سیاسی جۆرێکی تەشکیلەی خۆی هەبووە مەسەلەن لایەنێکی هەبووە تیب بووە کەرت بووە مەفرەزە بووە لایەک بۆ لەشکر بووە هێز بووە یعنی جۆرەها تەسمیە هەبووە ناونیشان بەڵام ئێمە لە قۆناغی ئێستا تەشکیلەکان دیارن تەشکیلێکی نظامی کە لە سریە و فەوج و لیوا و لەوانە پێک دێت یعنی گوازرایە بۆ شێوازێکی تر یعنی لە دوای ساڵی 92 پاش تەشکیلکردنی یەکەمین کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو بەڕێز جەنابی کاک فەریق جەمال باسی کرد ئێمە ئیتر پێویستیمان بە دووشت بوو یەکەم ئەو کەفاانەی کورد یعنی ئەو ئەفسەرە کوردانەی کە هەبوون لە ناو سوپای عێراق و زۆریان لە دوای 91 هاتنە ناو هێزی پێشمەرگەی کوردستان کە ڕۆڵێکی باڵایان هەبوو چەندەها خولی ئەفسەری هەم بۆ ئەفسەری نوێ ئەوانەی کە شەهادەی شەشی ئێدادی و سەرویان هەیە هەم زۆربەی ئەو پێشمەرگانەی کۆن خرانە خولی ئەفسەری پێ ئەڵێن مڕەکەز ینی سەریع یعنی بۆ ئەوەیە کە فێری شێوازی نوێی ئەکادمیای سەربازی دا پێک بە تەماشای پانۆراما ئەکادی بکەین ئەف پانۆرامە چاوانیا و گوهاستنا پێشمەرگەش قوناغا پارتیزانیە بۆ قوناغا لەشکرێ تایبەت و ڕسمی و یاسایی و دستوری پێشمەرگە لە ڕێسای پارتیزانیەوە بۆ ناو دەستور و یاسا لە 5 سی 1991 لە ئەنجامی خەباتی دەیان ساڵی خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگە بۆ بەدیهێنانی مافەڕەوەکانی گەلی کوردستان و لە ئاکامی شکستی ڕەژێمی بەعز لە شەڕی کوێیت ڕاپەڕین لە ڕانیەوە سەری هەڵدا لەم قۆناغە مێژوویەشدا پێشمەرگە وەکو بازووی بەهێزینەتەوە و بەرەی کوردستانی وەکو یەکبوونی سیاسی هێزی کاریگەر بوون دوای ڕاپەڕین حکوومەتی هەرێمی کوردستان دامەزرا و لێرەوە هێزی پێشمەرگە وەکو بەشێک لە گۆڕانکاریە مێژووی و شوناسە پەیامەکەی بەرچاوتر دەرکەوت و چووە خۆناغێکی دیکەی فەرمیەوە و پێگە و ڕۆڵی خۆی هەبوو لە ناو بنەما و پەرەسەندنی سیاسەتدا لەم قۆناغەدا پێشمەرگە لە ڕێسای پارتیزانیەوە بۆ ناو دەستور و یاسا گواسترایەوە دوای هێرشە تیرۆریستەکانی 11 سێپتەمبەری 2001 بۆ سەر تاوەری بازرگانی نیویۆرک جەنگی دژی تیرۆر ڕاگەیەندرا بە سەرکردایەتی ئەمریکا و لەم نێوەندەشدا پێشمەرگە بە ڕۆبەڕۆبوونەوەی گروپە توندڕە و تیرۆریستەکان چەندین داستانی تۆمار کرد و لە جیهاندا پێگەی خۆی بەهێز کرد لە درێژەی جەنگ دژی تیرۆر و لە ئۆپراسیۆنی ڕزگارکردنی عێراق بە سەرکردایەتی ئەمریکا و ڕۆژئاوا لە ساڵی 2003 دەستی پێکرد لە پرۆسەی ڕوخاندنی ڕژێمی بەعەس بەشێکی زۆری هێرشەکان لە کوێیت و ئۆردنەوە دەستیان پێکرد ئەمە
وێ ڕای جێگرکردنی بەشێکی هێزی ئەمریکی لە هەرێمی کوردستان. لە بەرواری نوێی نیسانی 2023 هاوپەیمانێتی ڕۆژئاوا بۆ ڕوخاندنی ڕژێمی بەعەس کۆنتڕۆڵی بەشێکی زۆری باشووری عێراق و شاری بەغدایان کرد. لە دەی نیسان هێزەکانی ئەمریکا لەگەڵ پێشمەرگە چوونە نێو پارێزگای کەرکووک و لە 15 نیسانیش شاری تکریتیان ڕزگار کرد. بەم جۆرە لە یەکی ئایار عێراق ئازادکرا و قۆناغێکی نێ بۆ هێزی پێشمەرگە هاتەکایەوە. پاش ئازادکردنی عێراق و لەژێر چاودێری هاوپەیمانان پێشمەرگە وەکو هێزێکی گرنگ و کاریگەر لە عێراق و جیهاندا پێگەی خۆی قایمتر کرد و بوو بە بەشێکی گرنگ لە استراتیژیەتی جەنگ دژی تیرۆر و بنیادنانی عێراقێکی ئازاد و سەقامگیر. لە ساڵی 2014 قۆناغێکی نێو چاوەڕان نەکراو هاتە پێش سەرهەڵدان و بڵاوبوونەوەی خلافەتی ئیسلامی لە عێراق و شام کە دواتر بە داعش ناسرا کە بەشێکی گرنگی بنکە و بارەگاکانی لە ناو خاکی سووریا بوو وەکو گەورەترین هەڕەشە بۆ سەر ئاشتی و ئاسایشی جیهان دەرکەوت. داعش توانی سوود لە لاوازی سوپای عێراقی وەربگرێت و لە هێرشێکی چاوەڕان نەکراو لە شەو ڕۆژێکدا دەست بەسەر تەواوی پارێزگای مووسڵدا بگرێت بێ ئەوەی سوپا پڕچەکەکەی عێراق هیچ بەرگریەک بکات. دواتر پارێزگای تکریتیشی کۆنتڕۆڵ کرد. داعش وەکو دڕندە و دوور لە هەموو بەها ئەخلاقیەک بە نیازی داگیرکردنی کوردستان پەلەماری خاچی کوردستانیدا هەر لە شنگال و مەخمورەوە تا دەکاتە جەلەولای داگیر کرد. لێرەدا پێشمەرگە بەبێ گوێدانە لایەنی حزبی و ئاینی و ناوچەگەری جاریشی دیکە سینگی خۆیدایە بەرگو لەو کەوتە بەرگریەکی سەخت و بە نوێنەرایەتی جیهانی ئازاد توانی خوڕافەی داعش تێک بشکێنێت. لە مانگی ئابی 2014 وڵاتانی ئەوروپا و ڕۆژئاوا بە سەرکردایەتی ئەمریکا هاوپەیمانیەکیان پێکێنا کە ئەرکیان مەشقکردن بوو بە هێزەکانی پێشمەرگە و هێزە زەمینەکانی دژی داعش. لەم نێوەندەدا پێشمەرگە ڕۆڵێکی باڵای هەبوو لە ڕۆبەڕۆبوونەوەی داعش و ناوی بە جیهاندا بڵاو بوویەوە و تێچووی ئەمفیداکاریە ڕۆڵەکانی کوردستان بوو بە شەهیدبوونی 1688 پێشمەرگە. بە شایەدی هەموو سەرکردە باڵا سیاسی و سەربازیەکانی جیهان کە لە شەڕی دژی داعش هاوکاری هەرێمی کوردستانیان کردووە هێزی پێشمەرگە توانی هەڕەشەی داعش تێک بشکێنێت. قوربانی و بەرەنگاری پێشمەرگەیە کوردستانی بەمڕۆ گەیاندووە. هەر بۆیە پێشمەرگە قەڵغانی پاراستنی ئەم گیانەیە بۆ هەمیشە بەرگری لە قەواری هەرێمی کوردستان دەکات. سیدا فەریق جەمال ئێمینکی دێ پرسیارە شتەکەین سەر ڕۆلێ پێشمەرگەی شەڕێ ڕزگاریکردنا عێراقیدا کو ملپ ملگەل هێزێت سەرکەشیە ئەمریکا کو بەهێزترین هێزە لەشکریە سەر ئاستی جیهانێ پێشمەرگە ملی و شەڕێ ڕزگاری كرنا عراق السنة 2003 تشات بغدادي رولي او تشات بري خدايا ازمونا بيشمرجي تقال لشكرك ناف دولتي ماله طبعا هاتنا لشكري امريكا ودس عملية رزقار كرنا عراق كالسنة 2000 نيسان 2001 دس بكري طبعا هرم كردستانش اكشوان دبرا و دبرت آمن ورسر داخواز امریکا کوی سردمیش قیاده ما یا کردی جناب سروی بارزانی داخواز کردی که هزم پشمرگیش بجدار ببند رزگار کردن عراق دا که هزا کار کو پیک وی سردمی هبو که وشنوتو که حتی 2003 و نزدیک 12 ساله به هزم پشمرگیش لانه هیکلی و تشکیلات و نظامی بونه و قوات کاری خستی بو قوات کار نظامی بو هر او منطقه سرانسری تماس دیگر عراق هرش منطقه كفري وكلار وحتى خل المنطقة دجلة سر دجلة داي ومنطقة سد وغرب دجلة داي هم دست هزن پشمرگی دابون که خطا کامون بو هزن امریکا هر روز شرازایا هزن پشمرگی الوان دبرکو تایبتی بناف شار و شارشکت میسل و کرکوک و منطقه دیالا شرازایا وان فرماندت می سربازی الوان دبر شرازای هزن پشمرگی الوان دبر کره خوشکر بون و آسان کر بون بو هزن امریکی کولی سادانی بشیم بسانه هیب گهنه ناف وان دبرداو و هزم پیشمرگی که خطا پیشی بوینه پشتوانیا هزت امریکا و شنوا منطقه رزگار بکن و حتی کو گشتنه مثل دوروبری مثل هر وسا دوروبری کرکی بلام ناف باجر و شارش کن مازن لا کو باجر مثل و کو باجر کرکی که و دیالا وان پتر هزن امریکیات ویا ابشنان دا جبروی اگر کودانه بیتا کرد و عرب و پشمرگان هاتینش بروی چند هزم پشمرگی زر حمایت وان دبرات کرد زور بی زوری وان پشت رزگار کردن عراقش کرور که زور کاریگر هبایزن پشمرگی سردمی
شو پشتی رزگار کنی جنبین که مرحله کادیه هکم سعکین دامازراندن لشکر عراق شناف هزم پشمرگی اول جار حتی تشکیل کن لیوای منطقه دیاله لیوای منطقه سلیمانی لیوای کرکوکی لیوای تبلیری لیوای جیل دبران مثل اف لیوا ببونه نواتک بو لشکر عراق چون که وی سردمی پشتی حل کنا لشکر عراق عرب زور نتوی جنبین نفرد لشکری دا وی سردمی داعش نبوی سردمی نقشبندی و قاعده بون وی سردمی بترجمو جولاوان و ازین چایدار و خلکک ترسیاکو بیتن افغان رز لشکری دا وی سردمی دا همشین بجی نوات لشکر عراق سردست ازین پشمرگی هاتا تشکیل کردن هر و سارزگار کردن افغان دبراجی به پتر سرملت پشمرگی بو او شام پشتوانی هیئت امریکا وان دبر رزگار بید ارککی بزحمت نبو پشمرگی بجدار بیشتری گل لشکر عراق هرچند راست گل امریکا يعني امريكا البشتي بس ريبون قال لشكري عراقي ارككي بزحمت نو پشمرگي وقتي اكيد چونكو او دولت هزم پشمرگي چويني همي دولت كردستاني بون همي او بونا تعريب كرن اكيد پشمرگي که چون اول حركه بو وان دبره که رزگار کرنا منطقه که کردستانی بو که هاتیا دابران او 30 ساله 35 ساله منطقه همي که کردستانی بوینه که واجبه که خوزانی راست واجب احتمال زحمتی بلام اراده و باریب خوبون و باریب قضیه خو و اگر به چنده کو ناب زحمتی بو هزار پشمرگی و وقتی که قیاسی دا وقتی که زوری که انداز شام وانده برای همیان رزگار بکن طبعا پشتوانی هزار امریکی اما مستا اگر بسیار بکین پشمرگه او کاته همو آماده کاری کردبو بو او شره و خاصتا بزانین بو یکم جار مل بمل با لقل جورترين لشكري جهاني كلشكري أمريكا دجي لشكري كي تريك ولشكري كي بهيزة بيش استا شر إيراني كردوا كويتي داگير كردوا وچند ها شر تريش باشوا كردوا استا پشمرگ روبروي او لشكره ببت اما دا كاري كرابو پیش دست بكردين او شره بيگومان هم آمدكاري نيو دولتي كرابو هم آمادەکاریەکی لە هەرێمی کوردستان کرابوو طبعا بەپێی يعني بەر لە دەستپێکردنی بڵێن شەڕی ڕزگارکردنی عێراق بە یەکجارەکی هەردوو ڕێزداران جەنابی مامجەلال ڕەوانشاه مامجەلال و جەنابی کاک مەسعود سەفەری ئەمریکایان کردبوو لەگەڵ ئیدارەی ئەمریکی کۆبنۆیان کردو لەم ماوەیە راپۆرت ئەو کاتە احتیمادێکی زۆر گەورە لەسەر پێشمەرگە دەکرا بەڵێ بێگومان راپۆرتێکی لەم بابەتە بڵاو کرایەوە و چاوپێکەوتنێکی لەگەڵ ڕێزدار جەنابی کاک مەسعود بارزایی لەم ڕۆژانە کە باسی ئەو سەفەرەی کردو چۆن ئەوان ئاگایان لێ بۆ لە مەسەلەی ڕزگارکردنی لە پرۆسەی ڕزگارکردنی عێراق و چۆنیان پلان دانراوە لەگەڵ ئەمریکا کە چۆن دەست بکرێ بە ڕزگارکردنەکە دیارە ئێمە طبعا دوای 92 کە حکوومەتی هەرێمی کوردستان دامەزرا بڵێن یەکەمین کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان و پاش ئەوەی هەڵبژاردننی پەرلەمان کرا طبعا هێزی پێشمەرگەی کوردستان ناوچەیەکە بوو یعنی لە نزیک خانەقین و دەست پێەکە هەتاکو دەگاتە نزیک ناوچەکانی مۆسڵ هێڵێکی بەرگری هەبووە یعنی لە دوای 92 هێڵێکی بەرگری هەبوو بەرامبەر بە سەدام هەتاکو کاتی پرۆسی ڕزگارکردنی عێراق ساڵی 2003 لەبەرەوەی هێزی پێشمەرگە هەبووە بۆ زانین ڕۆڵی گەورەی ڕزگارکردنی ئەو ناوچانە بە تایبەتی کەرکووک و ناوچەکانی خانەقین یعنی ناوچەکانی دیالە ئەو ناوە لەگەڵ ئەو ناوچانەی نزیک مووسڵ زیاتر هێزی پێشمەرگی کوردستان بووە هێزی ئەمریکی لە خواروی عێراقەوە هاتبوو چونکە ئەو کاتە تورکیا ڕێ نەدا هێزی سەربازی ئەمریکی لە تورکیاوە بێت لە ئێرانش نەیتوانی بێت لەبەرەوەی پشت بەستن بە هێزی پێشمەرگە بوو هەندێک ڕاوێژکار و هەندێک یەکەی تایبەتی ئەمریکی هەبوو کە هاوکاری هێزی پێشمەرگیان کرد لەگەڵ هێزی ئاسمانی عێراق کە بەداخەوە خۆتان ڕووداوێک ئەزانن کە بە هەڵا هەندێک پێشمەرگەش شەهید بوون بە قەسفێکی هەڵەی فڕۆکەکە جەنگەکانی بەڵێ بە فڕۆکە جەنگەکانەوەن طبعا لە سنووری بەرامبەر هەرێمی ئەو کاتەی هەرێمی کوردستان سێ فەیلق بووە یعنی سێ فەیلقی گەورەی عێراقیە بووە فەیلقی یەک هەبووە لەگەڵ فەیلقی پێنج لەگەڵ فەیلقی دوو یعنی لەو ناوچانە بڵاویان پێکرا بوو طبعا ئەبێ ئێمەش ڕۆڵی خەڵک یعنی ڕۆڵی خەڵکی
ناوچەکانی بڵێم کەرکووک و ناوچەکانی دیالا و ناوچەکانی مووسڵ یعنی لەبەر چاو بگرین کە ڕۆڵێکی زۆر گەورەیان هەبوو بۆ پشتیوانیکردنی هێزی پێشمەرگەی کوردستان و بۆ ئەوانش پەلاماری سەربازگەکانی نەبوو ئەگەر بتە شەڕی کورد و عراکە پێشمەرگە چاو ناوچۆنە نان هیچ بڵێن کێشەیەک لە هیچ ناوشەیەک هیچ کێشەیەک دروست نەبوو چکە تەسێک هەبوو لەوە کە کورد ببیتە شەڕی کورد و عراق پێشمەرگە نەچێت بەڵام کۆنتڕۆڵ کراو نەهێڵڕابەی شێوازێک هیچ جۆرە کێشەیەک دروست ببێ لە نێوانی بە تایبەتی نەتەوە جیاوازەکان کە لەو ناوچانان یان ئاینە جیاوازەکان کە لەو ناوچانان ئەمریکا چۆن ڕۆلی پێشمەرگە هەڵسەنگاند ئەو کاتە بێگومان ئەو کاتە خۆی بەر لە پرۆسەی ڕزگاری عێراق طبعاً ئەمریکا هەندێک هاوکاری و چەندیەکەیەکی بچووکی هەبوو بۆ هاوکاری هێزی پێشمەرگە بۆ شەڕی بە تایبەتی ئەنسار الئیسلام و جوند الئیسلام وانن چونکە ئەو پێش پرۆسەی ڕزگاری ئەوان هاتبوون ناوچەیەکی زۆر فراوانیان داگیر کردبوو کە لەگەڵ ئەوانە لەگەڵ قاعدە بوون بە تایبەتی لە ناوچەکانی هەڵەبجە و هەورامان و ئەو ناوچانە پێشتر هەماهەنگیەک هەبوو بۆ لە ناوبردننی ئەو بنکانەی ئەنساڵ ئیسلام و ئەنسانی سونە لەبەرەوەی هێزەکانی لایەنی بڵێن ئەمریکی پێشتر لەگەڵ هێزی پێشمەرگەیە هینیان کردبوو بڵێن هەماهەنگی و هاوکاری و چەندەها بڵێن خولی بۆ پێشمەرگەشیان کردبووە ینی بۆ هەندێک ئەفسەری پێشمەرگەیان کردبووە لە دەرەوەی وڵات ئێمە یەک بەشێک لەوانە بووین کە لە ساڵی 93 ئێمە خولێکمان بۆ ماوەی 6 مانگ ئەنجامدا لە ئەمریکا لە واشنگتن هەر خولێکی عسکەری بوو هەر بۆ فێرکردنی هێزی پێشمەرگەی کوردستان جا نەهەر ئێمە دەیان مەجموعەی تری ئەوایان بردبوو بۆ ئەوەیە کە فێری چۆنیەتی فەرماندەییکردنی هێزەکانی پێشمەرگە چونکە ئێعتیمادێکی زۆریان لە ناوچەی ناوچەی کوردستان و ئەو ناوچانەی کە ئەکەونە باکووری عێراق وەکو مووسڵ و ئەو ناوچانەی تر ئێعتیمادی گشتیان لەسەر کورد بووە بۆ ڕزگارکردنی ئەو ناوچانە و دواییش وەکو کاک جەنابی کاک فەریق جەمال باسی کرد عێراق لە دوای پرۆسەی ئازادی ئەو کاتە بە بڕیارێکی برێمەر هەموو هێزەکانی عێراق هەڵوەشێنرا نە پۆلیسیمە نە ئاسایشیما نە هێزی بڕیارێکی ڕاست بوویانی غەڵەت بوو نە هەمووی سوپایما طبعاً لێکدانەوەی جیاواز هەیە هەندێک لێکدانەوە ئاڵیان لە پەلە بووە لەبەرەوەی وای لێ کردووە زۆر بە زەحمەت دیسان ئەو هێزانە دروست ببنەوە و عێراق تووشی شەڕی قاعدە بوو ئەو شەڕی وێرانکەرکە بوو هەندێک ئەڵێ باشی کردووە یعنی ئەوان یعنی دوو ڕێی جیاوازەوە بەڵام ئەو کاتەوەکو باسم کردی هیچ هێزێک نەما بۆ پاراستنی عێراق ینی ئەو کاتە احتیمان لەسەر هێزی پێشمەرگا کرا لە کەرکووک هێزی پێشمەرگەی لێبوو حیمایە کرد حمایی بە تایبەتی دام و دەستگاکانی حکوومەتی و ناوچەنەوتیەکان وانە لە خانەقین و لە دیالە بە هەمان شێواز لە هەندێک ناوچەی مووسڵ پێشمەرگی تیا بووە حیمایی ناو مووسڵ هەتاکو کاتی شەڕی داعشیش هەر هێزی پێشمەرگە لە مووسڵ بۆ حیمای مووسڵ لە بەغا لیواکانی هێزی پێشمەرگەی کوردستان چوون بۆ بەغا حیمایی بەغاکە دوای تا ئێزش لە بەغان و حمایی پەرلەمانیشەکرد باسی شەڕی داعشت کرد بچینە مامۆستا فەریق جەمال ئێمینکی سێداتە سەرکردەیەکی پێشمەرگای ڕوتبە بەرز بووی حتا سەرروکی ئەرکانێ پێشمەرگا توی وەختیدا ڕۆلی هەکەم بێمەژێ و بێ تەدریجێ بینەت بەختێن ڕۆلی پێشمەرگای ئەن ئەرکێ پێشمەرگای وەختێکی وەختێکی بزەحمەت تلێتێت هەندی بەتەنام چین زەحمەت تلێت حتام تێنە شەڕی داعشێ شەڕی داعشێ شەڕێکی جیاواز و جودایە نەشتی چی شەڕا بوو پێشمەرگە گەلێک شەڕێکری چۆ ڕەشادا شەڕی ڕزگارکردنە عێراقی لەگەل ئەمریکیە بەس vê carê rengekê şeriyê cuda fikreka eku bêjin nam û îdeolojiyeka cuda deverê yeşiyayî yanî destê xwe bidin ser Cebelxanê çekê Iraq hemî ke destê wana û hindek mirovê hatîn hemî yanî hatîn hema da bimirin da bêne kuştin çi exlaqiyatê şerî النكنين يعني تو نزاني ارمان جوات شوات شد فيتن نه تندنكو دانستاندن قلبيتا كرن چوا پێشمەرگە شر دجیوانا کرد يعني وك ازمونه كاني بله اكيد راكو او اماجا بكري شر داعش شركه نيبول سرانسري جهان كم حساب كان اف تكتيكا و ايديولوژيا و فرق بو شمی شر بدي نکات نکردن هر ولاتکی طبعا هزم پێشمەرگەی شەمبین قۆناغا دەست پێ بکەین کە 2003 و حتا کوێ فترة 2014 و شەڕی داعش هاتی 8 منطقة
شنغاري وغرب دجلة وحتى كنت خانقين في منطقة بتر هزت بيشمرجي لهاد بنادانان بلان بتر حماية وان هزت بيشمرجي ياريكو بانا باش چونكو مسافة زور دور دريج بيه او منطقه جلک شو منطقه کوجر کنترل هزت پشمرگی بون پشتی 2003 جلک گندو گندشینت عرب شنافانده براده بوده اف منطقه شمی وی سردمی که پیشی قاعده بو نقشه بندی و قاعده بون عملیات و چالاکی يعني داعش فايده شوي بله او مناخ او کشکو وی وقتی دا که قاعده دست بکری دیجی هزن عراقی و هر وسط دیجی هزن پشمرگی الوانده برا پشتینگه و حتی کو ایوا 6 2014 داعش دست پیرشت خود کری و باجرت مازن وکو رمادی وکو میسلو وکو دیالو وکو تکریتا و همی کتینه دسته و زیده باری که پیشاوان باجرت کل دبرا ولات سوریش کتینه دسته و منطقه حدودی حتی خل منطقه دیر زور دیوان دورو برا و حلبه و همی کتینه دسته و شوی لایی و چکه که پیشکفتی یه روسی کت دسته وش لای سوریه و شوی لایی جوه چندین فرقت عراقه فرقه دول ميسل حتى 3 فرقه الشرطه الاتحاديه منطقه كركوك هر وصا فرقه كليبون منطقه ديالك فرقه ليبون ابا هني كتنا دستوا فشكي بيشكفت امريكي كتي لسير عراقي ابا ديري هم سربرا ورديا چكينا برا چكي وان برا چكي هزم پشمرگي دان بس باسيت كاين ابا هني كتنا دستوا طبعا هزم پشمرگي جي امكانيات شلايه چكي و امكانيات محدود بوينه بله او اليات دستوان ده احتمال هي که بدايات شر دست بگیری کردوی 8 شر دست گل هزم پشمرگی دست بگیر دبرا کسکی و زمار و پاشان شنگار و پاشان مخمور و پاشان که رسرانسری ویری احتمالا هندان دبرا کو هزم پشمرگی احتمالا وان دبرا شکستن و کنترل کتا دست هزم تیروستن داعش دال ویری سبب که رئیسی نهاو سنگیا چکی بون برا او چکل دست هزم پشمرگی داو و دبیت پشمرگی جی زرکا وصانا کر بیت کود داعش هيرشوا حتى يقافيجي برف بغداد شو اكيد فش نشكا كذا هذا فكوستو برف هرم كردستان اوان قال هزم پشمرگی و منطقه تماس چل کرکوک چل دیار چل موصل بدايات خو هزم پشمرگی نه اینا نداره حتی کو کنترل اوان دبر هم یا کری اوان هاتن سال 2008 دست پیرشت خو کل مثل هزم پشمرگی ویرجی از اماجه پچنده کو هاوسنگیا امکانیت شلای چکی و آلیات درع و کو کتینه دستوا بتري فزارة آليات الدرع تمريت أمريكي كتبونا دستوا وزارة شيء بيشكفتي كتبوا دستوا همي أبا أو بنا أجر توي چندك وبداية شان وكو برن موطا قدمه كي چند جهة كشيزن پشمرگي ورگرن بلان هر زي هر همان فترة دا هزن پشمرگي بشتي إعادة تنظيم خو كري دوباره بإرادة كا پولاين شان بشتواني هزت هف پیمانا ام شان برا وان منطقه رزگار بکی مرحله و قناق طبعا بسر کشا جناب سروک بازانی کوی وقتی سروک هرما کردستان بو فرماندگیشتی هزن لشکری بو همی دبرا وکو بجن هر عملیه کو هر چالاکه که هات با انجام دانو بو هر پلانه که سرپرست جناب وان بو همشن دبر رزگار بکنج دستوان پشتی کو چکه که پیشکفتش لازم شلای ها پیمانه و گشته دست هزن پشمرگی شام صنایتر وان دبر رزگار بکن زیده باری کو شلای آسمانی و پشتوانی آمد کرد چه که حتی حدا کی پیشکفت جهاد گشته دست هزم پشمرگی و کوچکی میلان و کوچکی فوگوری کو و همین دیگه تایم بونو و کو بیشتر مسافه کا زورا باش چون که زیده تر هرشت و خوکجی بونه چشلای شخصی و خوکجی بیاد چشلای آلیت که و کو کار بینو بو آی نافذ پشمرگی داب تقینا قربانی مازن جهاد ندان اكيد قربانی زور هات ندان بلام پشتیوان قربانی همیا که چه اشته دست هزم پشمرگی امشاین اسطوره داعش سردست هزم پشمرگی بتشکاندن و شوان دبرا بتری زوربی وان دبرا جرزگار بکن او دبر تایبتیت کردستانی در وی هرما کردستانی و زیادتر جشوان دبرا هات نرزگار کنو و کو پشمرگش بوسم بلک و کو جهان همیانا و بلا بو و کو بجم قهرمانیا وی پشمرگی کوشیان بروانیش جهانی همیه بکنو داعش بره بشکنو بشن هكو أيوتي حتى حدا كي باش أرمانجت خوجي برجيب كان وهر وصا شان هاو سنجيج الرابجن بشتي داس وان داس كفتي هاو شيء كتنا داستت هزم پشمرگي هاي پیمان جي پشتوان يا باش شبوه طبعا رولا سبرت هاو پیمان ناو دولتي ما فريق جبار يور بو جاري دوام
ئەگەر بتوانین بڵین جاری یەکەم لە شەر ڕزگاری عێراق، جاری دووەم لە شەری داعش، ینی شەرێکی ئەمشین بڵین شەرێکی مشتەرەک نێوان پێشمەرگە و هێزە ناودەوڵەتیەکان. تایبەت ئەم جارەوە بزانم هاوپەیمانیەکی گەورەتر بوو لەو هاوپەیمانیەی کە دروست بوو بۆ ڕزگارکردنی عێراق، هاوپەیمانی دژی داعش کە بە سەرکێشی دیسە ئەمریکا و چەندەها دەوڵەتە جیهانیەکانی بەهێز ئێستاش پێشمەرگە لەگەڵ ئەمان پێکەوە شەڕێکی نوێ دەکەن. جەناب چۆن ڕۆلی هاوکاری نێوان هێزە ناودەوڵەتیەکان و پێشمەرگە هەڵدەسەنگێنی لەو شەڕەدا؟ طبعا يعني او دو تاريخ او دو شرع جواز بون يعني بو هماهنگي بلي هردوكي هماهنگيه لما لصالي 2003 هماهنگي من يعني لقل لايني امريكي كردو بتنيا بتايبتي او كاتا وهندك تيمي كمير امريكي بو كبرجار بوا لبروسيكي هيرش بردن بوا يعني اما تشوين هيرش من هنا بو او سربازگانی عراقی بۆ ئەوەی کە بتوانین ئەو ناوچانە ڕزگار کەین، یعنی ئێمە هێرشبەر بووین. شێوازی شەڕی داعش ئەوەیە ئێمە بدایەت بەرگریکەر بووین، لەبەرەوەیە وەکو جەنابی کاک فەریق جەمال باسی کرد، داعش توانی لە ماوەیەکی زۆر کورددا پارێزگای مووسڵ، پارێزگای سەلاحەدین، بەشێکی گەورەی پارێزگای کەرکووک، بەشێکی پارێزگای دیالە، ئەمجا دوای ڕووماندی و ئەو ناوچانە ئەمانە هەموو داگیرکە. لەو ناوچانە بە ئاژمار یعنی بە حساب نزیکەی زیاتر لە 250,000 چەکداری عێراقی لە سوپا و لە پۆلیس و لە دژە تیرۆر و لەوانەی کە هەبوو هەموو ئەم چەکە نوێیانە کەوتە دەست داعش، نەبەست چەکەکان بەڵکو زەخیرەیەکی چەکی زۆریان دەستکەوت، عەمبارێکی یەکجار زۆر گولە و تەقەمەنی ئەوانەیان دەستکەوت. لەبەرەوەی ئەوان کە ملیان نابەرەو بەغا لە دیواری بەغا بە تایبەتی لە ناوچەی بڵێن ئەتوانین باکووری ڕۆژئاوای بەغا تووشی مقاومەتێک بوون، یعنی تووشی بربەرەکانی بوون دوای ئەو فتوایی کە سیستانی ئایەتوڵڵا سیستانی دەری کرد و خەڵکی تر هەموو چەکی هەڵگرچوو کە ئەو ئەیویست دەسەڵات لە بەغا ببرێتە دەست، بەڵام نەیتوانی هات هێرشەکەی گواستەوە وەکو باسی کرد جەنابی کاک جەمال لە مانگی هەشتا بەرەو سنووری کوردستان. طبعاً لە سەرتاسەری ناوچەکان هێرشی هێنا، نەوەکو بەس لە ناوچەیەک. ئەوەی باش بوو هێزی پێشمەرگە، ینی پێشتر طبعاً هێشتا بۆزانینت کە هێرشی هێنا هێشتا هاوپەیمانەتی نێودەوڵەتی دروست نەبوو، چونکە لە دوای ئەوەدا هاوپەیمانەتی یعنی لە ناوەڕاستی مانگی هەشتی 2014 ئەمجا هاوپەیمانەتی نێودەوڵەتی دروست بوو، ئەمجا تا هاتنە عێراق و لە عێراق هات ناریەمی کوردستان ماوەیەکی زۆری هەویست. طبعاً بەڵام ئەوەی باش بوو بەر لە هێرشی داعش ئەوەی کە من ببیرم دێ کۆبنەوەیەکی فراوان لە ماڵی جەنابی کاک کۆستەت کرا لە هەولێر، جەنابی کاک نیشیروان بارزانی تیا ئامادە بوو لەگەڵ جەنابی دکتۆر بەرهەم، لەگەڵ جەنابی کاک کۆستەت و مەجموعەیەکی فەرماندەی سەربازی زۆر، من لەگەڵ جەنابی کاک فەریق شێروانیش لە زمنی ئەو کۆبنەوە بووین. لەوێ مناقەشە کرا کە چ بکرێ، لەوێ باسی ئەم محۆرانەی ئێستا کرا، بیرۆکەکەیان یعنی ئێمە باسمان کرد لەگە باسی ئەومان کرد کە ئێمە ناوچەکە زۆر فراوانە، نزیکەی 1000 کیلۆمەترە، یعنی ئەگەر لە خانقینەوە حسابیکەی تاکۆ دەگاتە ناوچەی شنگال نزیکەی 1000 کیلۆمەترە. تا ئێستا هێزی پێشمەرگە نەکەوتێتە تەجروبەیەک 1000 کیلۆمەتر سەنگەردانیە، یعنی ئەمە یەکەمین حاڵەتی شەڕی بەرەیی لە 1000 کیلۆمەتر تۆ بەرامبەر بە داعش بیکەی کە لە هەموو شوێنەکەەوە هێرش بۆ دەبێ. ئەمجا بەو هەموو چەکە نوێیە بەو هەموو ئاگرەی کە هەیەی زەخیرە و بە حەقیقەت لەو کاتەدا هێزی پێشمەرگە هیچ ئیمکانیەتێکی چەک و هیچ زەخیرەیەکی زۆری نەبوو، یعنی بڵێن تەقەمەنیەکی زۆری نەبوو لە عەمبارەکانی. لەبەر ئەوەیە لە بیدایەتا بەڕاستی هەندێک ناوچە لەلایەن داعشەوە داگیر کران و دوایی طبعاً وردە کە پێشمەرگە خۆی گرت، طبعاً ئەو 8 محورە دروست کرا، ئەو 8 محورە لەو کاتەوە دروست بوو، یعنی لەو زمانەوەی دروست بوو. ئیتر وردە دوای ئەوە هاوپەیمانەتی نێودەوڵەتی دروست بوو کە هاوپەیمانەتی نێودەوڵەتی دروست بوو، طبعاً پشتیوانیکی زۆر گەورە و بە هێزی پێشمەرگە لە چەڕوویەکەوە. یەکەمیان فڕۆکە جەنگیەکانیان دەهاتن پشتیوانی هێزی پێشمەرگەیان دەکرد لە کاتی هێرشە بۆ سەر داعش، یان ئەگەر داعش هێرشی کردی بێ. جگە لەوە چەک و تەقەمەنیان هێنا وەکو ئەو چەکانەی کە باسی کرد کاک جەمال بە تایبەتی میلان و کۆمەڵێکی چەکەی تر، چونکە داعش کە هێرشی ئێنا
يعني ئۆتۆمبیلی در هەمووی لغمڕێژە کرد لەبەر ئەوەیە هیچ چەکێکی پێشمەرگە نەبوو بتوانانی بەرامبەری بوەستێ یان خۆیانە تەقاندەوە یعنی شێوازێکی شەڕی نوێ پێشمەرگە فێگی نەبوو پێشمەرگە لە هاوپەیمانان کەڵک لەوە وەرەگرت یەکەم مەشقیان جۆرەها مەشقی فێریێزی پێشمەرگیان کرد بە تایبەتی مەشق چۆن شەڕی دژی تیرۆریستان دەکەیت چۆن شەڕی ناوشارەکەی چۆن لغم هەڵاگریتەوە چۆن بەرەنگاری سیارەی بڵێن مەلغومەبی ئەمجە دوایی ئەو هەموو چەکەیاندا بە هێزی پێشمەرگە کە بوو بەمایی ئەوەی بتوانین نەوەکو بەس بەرگری بکەین بەڵکو ئەو ناوچانە وردەوردە ڕزگار بکەین لە دەست داعشە وەختێکی زۆر کورتمانماوە دوو پرسیار لە جەنابتان ئەەکەم سەیدا ڕەنگێکی دی شەڕی شەڕ گەل حەشد شەعبی والگەل لەشکەری عێراقی پشتی ریفراندۆمێ 16 ئۆکتۆبەرێ هەکە کورتی ومە بەحسێ وی ڕەنگی شەڕی بکەیت چاوا بوو چاوەشە کورد پێشمەرگە خۆراگربی چگوێ گافکێ چه هێزێت هاوپەیمانی و ناودەوڵەتی پشتا پێشمەرگەی نەبوو پێشمەرگەی بتنێ بوو والگەلک و هێزا عێراقێ هەندە هێزێت هەرێمیژی گەل بوون ئەبێ دوو قیناغان بشین بەحەز بکەین لەبێ بابەتی هەر چەندە ئیشارە دەدام ئەختیجێکیان بەڵام قیناغایەکێ کە ئەم چینە بەری ئەحداث 16 ئۆکتۆبەرێ توی سەردەمیدا بەری ڕزگارکردنا میسل و بەری ڕزگارکردنا حەویجە وەختیدا احتیمالە کۆمبوونەی تەیبا نەهەدا هاتە ئەنجامدان کەرکووکێ وەک وزارەتە پێشمەرگەی سەردەمی ئەمین ئەز و کاک جەباریش حاضر ببوون لێ کۆمبوونێ و مەسئولێت محوەری ڕوشەلات و ڕوشابا کەرکووکێژی حاضر ببوون ویدەمی وەفدێکی عێراقیش حاضر ببوو وەفدێکی باڵای عێراقی لێرە حاضر ببوون کەمپەی بەرنیشتین وان خطا خودانە بۆ بۆ ڕزگارکردنا حەویجە هەنی کانێ پێشمەرگە دەشێت چاری کاریاوان کەتم خەتت تەماسێت مەوجود گۆڕێکێ بدەنێک و نافان خەتادا یتێ من حرەکێ بکەم بۆ منتەقە حەویجە ئەف پلانە هەبوو پاشماوایەکی زۆر کورد کە زڤرینە بە بەغدا ئەم زڤرینە بە هەرێمێ پلانە خۆ گوهارتماوەیەکی هەفتەیەکێدا حەویجە بۆ میسل هەری سەردەمی ئەنیەتێت تۆ سافی نەبوون وا خەتادانای بوو حەویجە بوو شەوە تەحویلی میسل کرد کە تەحویلی میسل جی کردوی سەردەمیدا داخەڵ جەناب سەرۆکی بارزانی کرد و هەماهەنگیل گەل هێزن پێشمەرگەی بێتەکیون و منتەقێت ئامن کە وەکو بژنە منتەقێت تەحەشدێت کۆمبوونا هێزا بۆ ڕزگارکردنا میسل هاری کار بیت هەرێم بووان و بشێن قواتێت خۆ ناف خەتێ پێشمەرگەیدا چلباکوور و ڕوشەڵاتی میسل بچنە ناف میسلدا وێرش جەنابێوان ڕەزامەند بوو لێرە هاتن دو منتەقە مەخمور منتەقەکە تەحەشدا ڕئیسیما بۆ دەست نیشان کرد و منطقه صدامی سجل ویرجی منطقه که تحشیده که هزین عراقی هزین خو اینا نوانده برا او بول دست پی که حتی کو جناب سروک بارزانی گفت حتی بونا واژه میسر جنب حاضرین هزت پشمرگی کو بجدار به مبارزگارت کنن میسر بلام اوان پی باش به تنها دورو بری خطی که دورو بری میسر با کور و رشلات وشلای هزین پشمرگی و بین ارزگار کن نافشار بلا بو هزین امنیت عراقی بیتن وان هر دو دورا که هزت خوب برن اینا نوان دورا رجا هفده هفده در 2016 اول حرکه و هزین پشمرگی المنطقه خازری بوان منطقه دورو برد برطلة و قراقوش که منطقه کردنشینن هر برایت آیکی و برایت شبک لوان دبرانه هزین پشمرگی شام و منطقه همیه خطی که داعش بشکن و به منطقه رزگار بکن هر روز روزا 21 ایواده سرانسری هرش منطقه بعشیقه و حتاکو فلفلی دست هری شاکر هزین پشمرگی خطی تماسی که داعش لوان دبراجی سر دست هزین پشمرگی هاته تشکاندن و دبرجی همی هاتن رزگار کن حتی 27 هیوه ویره اماجی پیش چنده بدین بو هیلکا یعنی آسان کود بشین دست حرکا خوب کن ناف هزین پشمرگی رخت و پشت و همیا تامین بوه هذا ما كردستان منطقة بوا كشام بريندارت خو عبد خوجي هميا تحويلي مستشفيات هفدير همي بو فكر بونكو افغانستان كاري همي بواد منه بيشتي رزقار كرنا مثل دست رزقار كرنا حويجه كرام كحويجه رزقار كر بهانا وانيا بيشتي ريفراندوم على اساس اوان اف حركه كر بل اولنيتهم بو جهات حويجه رزقار كر ابو هاتن دست تحشدات خود كري سرانسري ودست پیر شکل بو سر هرما کردستان او بهادنا نواجر کرکی که 16 اکتبر ورژینا روسیان سرانسری یعنی دوان اراده ملت کرد بشکنن اراده پشمرگی بشکنن حتی کو روزا 20 اکتبر امریکایی به هلویز بون چه هیچ پیمان بو ولی چون کلیو سردمی وزارت خارجیه امریکا سرپرشتیا
عراق تكر بله اكو سياسة عراق دستي وان دابا نه دستي عسكري دابا اكو بش 2003 وحتى اكو 2011 که پنتاگون و هزت لشکری سرپرشتیا اكو عراق تكر ويسادين بلان في سردمي دسته وزارة خارجية دابا اوان هيç هلوستك نبو طبعا بله ویرا و حتی اكو 20 اکتبر هاتن پرده دست بشاری کرد دست پیرش شکل ویرش ازم پشمرگی ولام قهرمانه دا شان خوراگیری کا خوراگیر بکن و دبا و ابرام ساتا صوتن حتی كل ویرش جنا روسیان دست نیت تو نات صابون منطقه مخمور 24 25 منطقه تلسقوف دست پیرش شکل و هر دو جهان جهانته حتی اكو آخر شر 26 بو 26 همان هي شر منطقة سحيلة كمنطقة يعني عويس ومحمودية واند محورة جوا همي شاكو جبل خان أخو همي لشكر خلويرش إنا دست بيرش كزيد هزن پشمرگی بنام شويرجي حدا يبوها طالان هزن پشمرگی شام خينا چندين پشمرگی و فرماندهت قهرمان و داستانش تومار بكن برابانيش سروری هرما کردستان بکن و حتی نزدیکی ساعت 4-5 واری ویشاری بردام و کشال ویره دست پود نکر و دوباره دست مفاوضات هاتا کرن ویره اوان حتی حد کی بیا اراده پشمرگی بشکن بلام نشه اراده پشمرگی بشکن اوان نیتتون حتی کو خط پیش 2003 بلام نیتتون پتر بونش خط 2003 اوان دیجان بین ابراهیم خلیل و که ابراهیم خلیل اول دو کشو که دو کشو اول هفلیریش شو نیتتون با همین دبرت منطقه بون حتی در نافش سنوری ما مستا اگر بسیار بکن یکی هفته و هشتا که بو یگرت نکیان یعنی هندی کن گاوا بزانم هنا بلام هشتا ما تا يعني بويا قرتني او هر دويا كي زور جار باز دكرت امريكا طلب دكت بكوي جيشتوا وجرينجي او هنغاوا خوي اگر بحقيقه ديما مساله يخصني هذه في جمالكي كردستان كان قوناغ بو ماله قوناغ كم دواي نوت ودوبو ماله او بو همو هذه في جمالكي كردستان لشكري يقرتو كردستان كوكرايوا بداخل وتانو وتشوار طبعا هي وزاره ابو مو يزكان ايش حزب السياسيين ما مو يزكاني تسليم بوزارتي بيجمنجي لو كاتدا بلان بداخل شري نجريسي خوكوجي كمان هم دارهم خوكوجي يعني تعطي كرد لقل كرد خوكوجيه يعني هو بوتانو وتواجد اتفاقي بلين واشنطن مسريات وداي ورده هتاك حكومتيكي قرتو دو اداركيكي قرتو اما بۆ یەخستنی هەموو هێزی پێشمەرگەی کوردستان بەپێی بە حەقیقەت ڕێکەوتنێک بوو لە نێوانی هەردوو ڕێزدار جەنابی مام جەلال و جەنابی کاک مەسعود لە ساڵی 2008 و دوای 2009 ئەو ناوە بەڵام لە 2009 ئیتر فەرمانمان پێکرا بە تایبەتی ئەوانەی کە دوای بوو بە هەفتاوەشتا فەرمانمان پێکرا کە ئیتر جنابی مام جلال هیچ فرمانده گشتینی کۆبوونەی بە هەموو ئەفسەرانی هێزی پێشمەرگەی سنووری یەکێتی کرد کە ئێتر جنابی مۆڕێزدار جنابی کاک مەسعود ئەو فەرماندەی گشتێ چونکە ئەو سەرۆکی هەرێمی کوردستانە پرۆسەی یەخستن دەستی پێکردەوە جارێکی تر لە بنیاتنانەوەی وەزارەتی پێشمەرگەی یەکگرتوو کە ئەتوانم کۆتایی 2009 بوو سەرەتای 2010 بوو طبعا إما لبداية دا بحقيقة هتاكو شري داعش جنابي كاك جمالش طبعا كلا وزارة بوي متواني من نزيكي شوارده ليوا يعني دوانزة تا شوارده ليوا يخين أو فتريك بلام دو هيك شري داعش هاتا سر يعني دسي بيكرد أو كاتيت المجال يخصني يز نبو هاتشي يزي بيج مرقي حفتا واشتا همو شو شاخ يعني شو بلين بري شر شو بري شر بلا مر بداعش يعني لبرقوي تر تا نزیکەی 2018 وەستایەوە یعنی پرۆسەی یەخستنەکە 2018 دەستی پێکردەوە جارێکی تر ئێستا قۆناغی یەخستنی پێشمەرگە ئەوەی کە ئەو ئامارانەی ئێمە هەتاکو لە وەزارەت بووین لەگەڵ جەنابی کاک فەریق جەمال نزیکەی گەیشتووە 20 تا 21 لیوا ئێستا نزیکەی ئەوەی کە ئێمە وەکو ئەزانین گەیشتووەتە نزیکەی 23 لیوا يعني خەریکی دوو لیوایترن یەسە بهێننەوە سەر هێزی پێشمەرگە بەڵام هێشتا پرۆسەکە هەر بەردەوامە بەڵام بە حەقیقەت پرۆسەی یەخستن هێزی پێشمەرگەی کوردستان پەیوەستە بە یەخستنی بڵێن یەکەڵوێستی هەردوو حزبی سەرەکی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەسەر حکومڕانی لە هەرێم لەگەڵ پەیوەندی لەگەڵ بەغا لەگەڵ پەیوەندی لەگەڵ وڵاتانی دەراوسێ ئەوەیە کە ئێمە ئومێد دەکەین و دەخوازین بۆی ئەوان ڕێکەون لەسەر بەرنامەیەکی استراتیجی
هاوبەش هیواداری بۆ بەڕێوەبردننی ئەو جێبەجێ لەگەڵ هەموو حزب سیاسەکانی تر یاریێمی کوردستان نەبەس ئەو دوو حزبە بۆی ئەو کاتە هێزی پێشمەرگە و هەموو هێزەکانی تر هەموو ناونیشانی ئەو هێزانەی کە تر بە ناوی دابش بوونە بەسەر هەفتاوەشتا یاعین بەسەر یەکێتی پارتیاوە ببنە هێزی حکوومەت و ئەو کاتە ئەو هێزانە بەرژەوەندی نیشتیمان بپارێزن ئیتر بەرژەوەندی زۆر سپاس فەریق جەبار یاوەر و فەریق جەمال ئێمینکی و میێوانت مەبوون بۆ vê xelekê ser pêşmerge û rolê pêşmergeyî di parastina qewareyê Herêma Kurdistanê da bînerê têja berkefti heta xelekeka dît gehîne êk xatir he.